سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. لەم بەرنامەیەدا بابەتێکی زۆر گرنگمان بۆ ئامادە کردوون کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی یەکە بە یەکەتانەوە هەیە. ئەویش خواردنی خۆراکە خۆماڵیەکانە لە ماوەی 24 کاژێری شەو و ڕۆژدا. هەموو ئەو خۆراکانەی کە تۆ پێویستت پێیەتی لە بەیانیان و لە ئێواران و لە نیوەڕۆیان و لە نێوانیشیاندا ئەمڕۆ لە ستۆدیۆ هەن، بەڵام بە کوردی باسییان دەکەین. سوودەکانیان چییە؟ بۆ دەبێ خۆراکە خۆماڵیەکان هەڵبژێرین؟ ئەی باشە بۆچی خۆراکە هاوردەکراوەکان خەتەرن؟ بەڕاستی خەتەرن. بۆچی خۆراکە هاوردەکراوەکان کاریگەری گەوریان بەسەر تەندروستیمانەوە هەیە و وردە تووشی بۆ نمونە شێرپەنجەمان دەکەن. لەگەڵمان بن. ناپرسن بۆچی شێرپەنجە دەگوترێ لە کوردستان بەرز بۆتەوە؟ خۆراکە هاوردەکراوەکان لە کێڵگەوە بۆ نێو گەدە بە تەمای خوای بەبێ ئەوەی کەس بڵێ لەل. ئێوە میوانی منن؟ ئێمە میوانی تۆن، تۆ میوانی ئێمە، هەردووکمان میوانی هەردووکمان. دوو خۆراکی ترشێنراون. جارێ لێلەیە کەشک مادەی حافیزەی تێناکرێت. ئەستام نمونەیەکم نات بۆ تاقیگەی بریتانیا. ئاوا ئابەرێ دەینێرین بۆ دەرەوەی وڵات. هەنێ بەرهەمیش هەیە غەیری سپاییە، ئەو باشترین سەرچاوی خۆراکە. چیتر؟ یەک سوود بەخشتر. ئەمەشیان گەرمە کوتراوە. الله مێسیە، بەڵام ئەم تاقیگەیە لەسەر سنوورەکانی ئێمە نییە. دکتۆر دارا کامیان بخۆم؟ تابانگ نەگیتە ئەوێ و منیش تایمی نەکەم پێ و ناڵێ. مەڵێ ماڵە زاحێبما حرامە. والله ئاعلم. ئەو شەهیدەی کە دەستان خۆش. لێرە لە چێشخانەکەمان شێفێکی قشتمان لەگەڵدایە، ئەویش پورە شکرێیە. زۆر بەخێر بێی. زۆر سپاس. زۆر سپاست دەکەم. دەستخۆشیتان مەمنونم، سپاس کە هاتی. شێمەتان کردو بۆ سوێدەکەتان. زۆر سپاس دەکەم. دکتۆر ئارازەکەم و بەرنامەکەتان. زۆر سپاس. مەمنونم. خەریکی چیت؟ لە ئیستا کنگر بە ماسیەکەم. کنگر بە ماسی. کەنگر بە ماسی. بەڵێ. ئۆکەی دوایی تامی دەکەین ئێستەنا. خواردنێکی بەهاریە. تاوا دوایی دێین، هەم تامی دەکەین، هەم پێمان بڵێ کە چییە؟ چۆن ئامادەی دەکەی؟ زوو دێمەوە تاو کاتە ئامادە دەبێت؟ بەڵێ. تەواو شێفەکەمان مەزبوطە. کاتی ئەوەیە بەشداربوانی ئەمڕۆی بەرنامەتان پێ بناسێنم کە ئەمڕۆ دیسان لە شەقراوێەوە قوتابیانی کۆلێژی تەکنیکی شەقڵاوە لە ستۆدیۆ لەگەڵمدان. زۆر بەخێر بێن سەرچاو. چەند قشتن. دەستان خۆش. لە نێو ستۆدیۆ ئەمڕۆ دوو شوێنی تایبەتی خۆراکە خۆماڵیەکانمان لەگەڵدان. لە ماوەی 24 کاژێری شەو و ڕۆژدا هەرچی پێویستە لە خۆراکی خۆماڵی بۆمانی ئامادە دەکەن و بیان و بڕمان دەکەن بۆی نەچین خۆراکی ئەم و ئەولا و ئەملا بکرێن. باشە؟ ئینجا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە دکتۆر دارا محەممەد جەمیل، پسپۆڕی سەلامەتی خۆراک لە ستۆدیۆ لەگەڵمدایە. با بفەرموویێت. چۆنی کاکتۆر؟ ئەحواڵ باشە؟ سڵاتان لێبێت. خۆشبی زۆر سپاس دەکەم. بفەرموو. فەرموو. دکتۆر دارا بە شێوەیەکی گشتی پاڵپشتی خۆراکە خۆماڵیەکان دەکەی. بەڵێ. تەواو؟ بەڵێ. بەڵێ. جارە بەس لێرە نەکەوینە خۆ. ئێڵە ئاگاداری خۆت بە. بفەرموو ئەوێ لێرە بەڵێ شتێکم پێ بڵێ. بۆ پاڵپشتی خۆراکە خۆماڵیەکان دەکەی بە شێوەیەکی گشتی. بێچکە لە هاندانی بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان تێگڕای ئەو خواردنانی کە هاوردە ئەکرێن لەژێر چاو و چاودێری خۆمانانی و بەشێکی زۆریشان قابلی ئەوەیە غەشی تیا بکرێت یا مەوادی مزافی تێ بکرێت. باشە.
کە هەردووکیان خراپن بۆ تەندروستیمان. کەواتە خۆراکی خۆماڵی بخۆین. بەڵێ باشە بەڕێزان ئەمڕۆ بە بەیانیەوە دەست پێ دەکەین تۆ وای دانێ بەیانیە هەستاویت لە خەو کاتی ئەوەیە نانی بەیانی بخۆیت ژەمی بەیانی لە ژەمی بەیانیدا چی هەیە هەموو یان زۆرینەی زۆری خۆراکەکانمان لێرە هەن باشە کاک شاو چۆنی ئەحواڵ باشە زۆر سپاس دەکەم باشی کاشەوە کۆمەڵێک ئەتوانی بڕۆیتە ئەوەیە بۆ ئەوەی تۆ ئاوام سەیچڕی بەسەر وەزاکە ئێوە میوانی منن ئێمە میوانی تۆن تۆ میوانی ئێمە هەردووکمان میوانی هەردووکمانی نامەکەی جەنابەت تێگەشتم کەوا بێمە بێ بە تۆ بە بینەران بڵێن لە بەیانیانە چی هەیە بۆ خواردن خۆماڵی بێت دەست خۆش پێم خۆماڵی بێت حافیزە بێت و هاوردە نەکرابێت باش لە ناو وڵاتەکەی خۆمانە لە کەرستەخاوەکانی و خۆمان دروستمان کردبێت دەست خۆش چیمان هەیە بۆ بەیانی لە خزمەتانم ئێمە چەند بەرهەمێکمان هەیە لە سپیایی کە لە سپیایی دروست ئەکرێت باشە و هەنێ بەرهەمیش هەیە غێری سپیاییە دەتوانی بەیانیان بەکاری بێنی چێ لەوانە لە شیرۆتوانم پیای بێم شیرمان هەیە باشە و دوای شیر پەنیر باشە قەیماق ماست لۆرگ سیرێش ڕۆنەکەرە ماست زۆر شتی ترژەیە وەکو کەشک و چەند بەرهەمێکی تر وەکو هەنگوین باشە جگە لە گوێز جگە لە شیرەمەنی سپیەمەنی ئۆکەی گوێز و چیتر گوێز و مێوژ و باشە وتر چەند شۆربایەکیش هەیە هەنێک کەس هەیە لە ئێوارانی خواتوانی لە بەیانانیشە هێلکە بڵێ هێلکەی بەڵێ هێلکەی کوردیش شتێکی باشە و تەندروست هەنگوین هەنگوین یەکێکە لە هەرشتە باشەکان دەست خۆش وایتر چەند بەرهەمێکیش هەیە من حەزەکەم بە بەڕێستانی بناسیێنم مەسەرەن بۆ نمونە ئێستا ڕۆنەکەرە بەیانیان زۆر تاموچێژێکی تایبەتێ بۆ سیحەت زۆر باشە و دوای ڕۆنەکەرەکە گەڕێ بەڵێ بەس پێم بڵێ ینی بەیانیان ئەگەر تۆ بدەوێت شتێکی خۆش و گونجا و تەندروست بخۆی ڕۆنەکەرە قەیماق هەنگوین ئەمانە زۆر تەندروستن لەگەڵ شیری کوردیە دەست خۆش دکتۆر دارە ماڵێ چەند نمونەیەکم بۆ هەڵبژێرە لەمانە کە کوردین وە سوودیان هەیە ئەگەر تۆشە تەوێ بڕۆیتە ئەوێ بڕۆیتە ئەوێ بۆی هەردووکتان مسەیترتر بن ئەوە باشتر کەوتن و داوەزینێکی تری تووشە پێشێکی دەستان خۆشێ بەڕاستی بۆ ئامادەکردنی ئەم بەرنمەیە کە هۆشیارێکی تایبەت بە هەموو تاکێک لە کوردستانە بۆ هاندانی بەکارهێنانی بەرهەمە خۆماڵیەکان ئەو بەرهەمە خۆماڵانی کە ماوەیەکی زۆرە ڕەنگە خراپ بەکارهێنرابن یاخود خراپ وەصف کرابن یا زۆر بەکار نەهێنرابن یاخود خراپ تعلیب کرابن ئامادەکردنەکە زۆر مهمە بووی کە سەرنجی خەڵک ڕابکێشێ بەڵام لە ڕاستیە ئێستا تێگڕای زانیاریە نوێەکان گروپی زانا پێشەنگەکانی تەغزیە لە عالەمە لە ئەنجامی 10 ساڵی ڕابردوو لە ئیشکردن هاتوونەتە سەر ئەو ڕایانەی کە ئەوەی پێویستە مرۆڤ بیخوات ئەو خواردنانن کە بەشێکی زۆر لە خواردنە خۆماڵەکانی خۆمان ئایبینین باش یەکەم نمونە بەڵێ بۆ نمونە ئێستا ئێمە باسی کاکە شاهۆ باسی ماست و پەنیری کرد خۆ بۆی باش تامی کەبزا چۆنە ماست و پەنیر فعلا دوو خۆراکی ترشێنراون باش ئەم دوو خۆراکە یەک لە یەک گرنگترن بۆ پاراستنی ژینگەی مایکرۆبی ناو گەدە و ڕیخۆڵەکانمان کە ئێستا بە مەرجی یەکەم حساب کراون بۆ دیاریکردنی تەندروستی مرۆڤ پاشان یەنە سەر گوێز تاوان هەموو ئەو زنجیرە سپیەمەنیەی کە باسی کرد لە لۆرگ لە کەشک بۆ بەتایبەت کەشک مادەیەکی پرۆتینی یا مادەیەکی دەوڵەمەنگە بە پرۆتینات و بە کانزاکان چەورێکی زۆر کەم یان هیچی تیان نییە لەبەرەوە بۆ ئەو کەسانی کە ئەیانوێ نەختی احتیفاس بکەن بە وەزنەوە و چەوری کەم بخۆن یاخود حتا ئەگەر کێشیان هەبێت لە کۆلسترۆل و لە ئەوانە ئەو باشترین سەرچاوی خۆراکە لەلایەک و متەخەمیراتە لەلایەک و هیچ شەورێکی تیانیە بۆ ئەوی کەوا لێی بترسیت تەمان ئێمە خۆمان بە سەلیقی خۆمان ئەزانین ئەمە ئاوایە ئەگینا ئەگەر هاتووەوە بە شێوەیەکی ڕێکوپێک لە پاکەت بکرێت و ناوی خۆی بدرێتێ و ئەو ئیدعا سەحیەی کە ئێمە ئەزانین چۆنە بە شێوەیەکی دروست لەسەری بنووسرێ و بەبێ ئەوەی کە خراپیش بێ بۆ ماوەیەک با کوردەکەی مودەی سەلاحیەتی بۆ دابنین بە پێی سروشتی مادەکە
ئەوە شوێنی خۆی زۆر ئەگرێ بازاڕەکانی دکتۆر دارە. کوردستانە. پێم بڵێ نمونەیەکم بۆ هەڵبژێرە لەمانە بۆچی من دەبێ ماست پەنیر لۆر هەر یەکێک لەمانە بخۆم هی کوردی بەڵام هی وڵاتانی دەوروبەرمان هەیە هی ئەوان نەخۆم هاوردەکە بۆ ئەوانەی خۆمان بخۆم. ئەمانەی خۆمان هیچ جۆرە مادەیەکی ئەوەی کە پێوتێ پارێزەر یا پریزەر بە تێویست مادەی حافیزغی تێناکرێ باشە لە ڕووی یاساییەوە هەر نابی تێ بکرێت لەوەش گرنگتر لە هەندێ ماستەکانە مادەی فکنەری تێ ئەکرێت یا قیوام ئەستورکردن ئەوەی پێوتە مستەحلەب کە ئەم مستەحلەباتانە ئەگەر پێکاتی بنێشتی بن یا هەر پێکاتێکی کەتیرەیی بن ئەتوانی بڵێ سەرەکی ترین دەوریان هەیە لە شێواندنی ژینگەی میکرۆبینا و هەناوی ئێمە کە ئەوانن بڕیار ئەن تەندروستی بیرکردنەوە و نیزامی مەناعە و تەنانەت حساسیەت و تەنانەت مەزاجی گشتیمان چۆن بێت. مەسەلەیەکی زۆر گرنگە بەڕاستی کە خەڵکی کورد و بەرهەمێنەرانی کورد لەوە دڵنیا بن بەڵام بەبێ ئەم متمانەیە بپارێزرێت. ڕۆژە لە ڕۆژان خوا نەخواسە درز نابێ بکەوێتە بینی بەرهەمێنەرە خواردنە خۆماڵیەکان لەگەڵ خەڵکی کوردستانە چونکە ئەمەیە بەڕاستی ئەبێ بە پردێکی ئەتوانی بڵێ وەکو ئاسایشێکی گەوری نەتەوەی لێ بەڕاستی لە بینی خەڵکو لە بینی بازرگانە کوردەکانە. باش ڕوونە ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە تەنیا نمونەی ماستمان هەڵبژارد کە لە بەیانیاندا لە زۆربەی زۆری ماڵی کورددا دەخورێ ماستی کوردی هێندە جیاوازی گەورەیە لەگەڵ ماستی دەرەوە کە ماستی دەرەوە کە دەی خۆی تو هەستی پێناکەی هۆکارە بۆ لە نێوچوونی ئەم بەکتریا سوودبەخشانەی نێو هەناوت کە یەک دنیا سوودی گەورەیان هەیە پێم خۆشە باسێکی کەشکیش بکەین و تاڵکەین. کەشک بڵین دۆی وشک کراوەیە باش یاخود دۆیە و کوڵێنرا و دوای وشک کراوەتەوە ئاوای لێکراوە ئەویش هیچ جۆرە چەوریەکی تیانە باشە مادێکی زۆر زۆر دەوڵەمەنە بە پرۆتینات و بە کانزاکان ڕەنگە نسبەتێکی ینی کەڵم پرۆتینات هەر هەم کایزین و هەم ئیمنۆگلۆبیرین تایە هەرچەند پێویست ناکە باسی ناوی پرۆتینەکان بکەین لەبەرەوە ئەو کەسانی دیسان کە ئەگەر بیانەوێت تەندروستێکی باش بۆ میکرۆباتی هەناویان دابین بکەن و هەر کێشەیەکیان هەبێت لە ڕووی قەڵەوی و چەوری و نازانم بەکارهێنانی چەوری و ئەمانەوە ئەتوانن کەشک بە جۆرەها شێوە بخۆن یاخود لێ بنێن ئیتر ئەگەر بیکێتە ئاو نەرمیکەیتەوە و بیخۆیت هەر ئەتوانیت کە من خۆم یەکێکم لە هۆگرەکانی ئەوە بەڕاستی من لەگەڵ سوورکردنەوەکەیانی لەگەڵ بەکارهێنانی سوورکردنەوەانی ڕۆنی خۆماڵی ڕۆنی خۆماڵی ئەوان سەرچاوم باشە باشە هەر بەجددی ویستمەوە بڵێم بێگومان ڕۆنی کوردی ڕۆنی خۆماڵی زۆر تەندروسترە وەک لەو ڕۆنە شلەی کە پێی ئەڵێن زەیت وە پێوترە هایلی پرۆسس فود کە ئەمە زەرەرەکانی متعددین ئێستا باسی ناکەین بەرنامەی کاملمان لەسەری کرد و ئێستا کاکساوە پێمان بڵێ کەشەکەت چۆن ئامادەکرد بەڵام بە تۆز بە خێرایی باشە جاوەڵام مەگەر زۆر بەسەری قەینا زۆر بەسەری پێمانی بڵێ ئێمە سەرەتا ماسەکە کە دروستی ئەگەین ئەی ژەنێنین کە ژەندمان ڕۆنەکەری تیا دروستە بێ دوایەوە کە ڕۆنەکەری تیا دروست بوو باسی کەشکم بۆ کە بە ماست بخۆم باشە ئەوە شیریشە بۆ ماڵ چڕی و شیری فرێشە و دواتر ئەو دۆیە کە حازر ئەبێ ئێنین ئەی کوڵێنین تا ڕێژەیەک دوایی کە کوڵات جیا ئەبێتەوە بۆ درەی ناو دۆیەکە یەک ئەگرێ لەگەڵ ئاوەکە جیا ئەبێتەوە دوایی ئەمەی لێ دروستەوێت پێڵەن سیرێژی تەڕ و دواتر دوای سیرێژی تەڕ ئەم سیرێژە تەڕە ئاوا ئەخورێ ئەتوانی وشکیشی کەینەوە لە بەرهەتاوە ئەمەی لێ دەرەچێ ئەمە زۆر خۆشە هەروەکو چەرەسیش ئەخورێ ئەتوانی سووریشی کەیتەوە لە ناو ڕۆناو یاخود بە خوسایی بیخۆی و دواتر ئەم کەشک ئەم سیرێژە ئەتوانی بە دەست ئەیگوشن وەکو ئەمەی لێ دەرەچێ ئەمەنجا لەبەر خۆرا وشیەکەینەوە ئەنجا ئەمە بەدەر لەمەوە لە ڕووی زانستیەکەەوە بەڕێزت باسکە من با لە ڕووی ئابوووریەکەی شۆ باسی کەم چون بەڕاستی کاتێک کە تۆی ئەم بەرهەمانە خۆین نابێ یەک بەرهەم خۆی هەموو بەرهەمەکان بخۆی باشترە بۆ ئەوەی بەرهەمێک لە وڵاتەکەی مەزیانە بێ و بەرهەمێکیش هەزمێتی یا دروست بێ ئەوە زۆر گرنگە من ئیتر نازانم لەگەر ڕێگەم بێشتم زۆر زۆرەوە ئەزانم دەبەست دەبێت ساڵی کاتی بەرنامە بکەم زۆر سپاس دەکەم دکتۆر دارە ئەمە نانی بەیانی بوو بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت خۆراکی بەیانیان خۆراکی کوردی خۆماڵی بێت هەموو ئەو بەرهەمە کوردیە خۆماڵیە هەموو ئەو بەرهەمانەی هەموو ئەو خۆراکانەی کە لە بەیانیدا دەتەوێت بیخۆیت لە خۆراکی
کوردیدا هەیە لە بەرهەمە خۆماڵیەکاندا هەن باشە هیچ بیانوویەک نییە بۆ ئەوەی خۆ تووشی زیانەکانی خۆراکە هاوردەکراوەکان بکەی هەموو خۆراکە خۆماڵیەکان هەموو جۆرە جیاوازەکانی خۆراکی بەیانیانمان هەیە تەواو 5 دانە دەوێ هەمانە 10 هەمانە 15 هەمانە تەواو بڕۆینە لای مام حاجی وەڵا بەس ئەوەندەش لەسەر گوێزەکە چەند قشتن لەسەر گوێزەکە کە یەکێکە لە بەرهەمە خۆماڵیەکان لە هەموو کوردستان هەیە ئەبێ بزانین ئەم گوێزە بە پێچەوانەی گوێزە هاوردەکراوەکان لە وڵاتانی ترەوە زۆر دەوڵەمەنە بە مادە فایبەریەکان دکتۆر دارە زۆر دەوڵەمەنە بە چۆری ئەساسیەکان با لەوێ باسیکەین باش باچین لای مام حاجی سڵاو ئەحواڵت زۆر سپاس دەکەم دکتۆرگیان لێرە بە لای مام حاجی من لە بەرامبەرتان دەبم مام حاجی کەسایەتێکی جوانی شەقراوەیە ئەو بەرهەمانەی کە دەیبینن بەرهەمی خۆماڵی کوردەوارین بە دەستە جوانەکانی مام حاجی دروستکراون دەستت خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت ئێمە سپاس دەکەین ئێستا نانی بەیانیمان خوارد 2 سەعاتێکی بەسەر تێپەڕی ئیشمان کردو مژغوڵین و ئەوانە حەزمان لەوە بوو کە شتێک بخۆین تۆزێ برسیمانە بەس نامانەوێ کێک و بسکیت و خواردنەوەی وزە بەخش و خواردنەوەی گازی و ئۆشتانە بخۆین هاتوونیێتە لای مام حاجی بەڵێ مام حاجی چی بخۆین ئەو کاتێک کە پێش پاش نەخواردنەوەتانەوە کاکلەبای خۆمانیمان هەیە تەبان باشە بەرێوە خۆمانە ئەتوانین بڵێ ئەو کاتەیە باشە توی وشکمان هەیە باشە توش لە کوردستانی زۆرە لە شەقلاوە لە دەور و بەری و لە هەموو کوردستانی تو زۆرە باشە بەڵێ ئەتوانی هەرێک گوێزمان هەیە بەرێ گوێزمان هەیە گوێزی کوردی بەرە جێزی کوردی ئەتوانی هەرێکەر ینی بەجیاز بخۆی ئەشتوانی مەسەن ئەگەر لە ماری کاتت هەبیتن هەرێکیان ناو خەڵات تێکەر بکەی 3 تام پێکەوە خۆشترا یان لە ماڵێ بۆتی تێکەڵکەن بەڵێ ئەتانین ئۆکەی بڵێ مام حاجی ئێستا وەکو جاران نییە ئێستا لە ماڵێ تێکەڵی ناکەن دەیە بە خۆت تێکەڵێکی ئێستا ئەوستاوە نەماوە بەڵێ وڵە زەیتی ئازوی خۆیتان چۆنیان زۆختی بەوان دەکەن وڵێ سپاس دەکەم لەوێ بە بەێ باهیف یان باوی لەگەڵ گوێز لەگەڵ توی و شکراوەشی بۆ هەڵبژاردین چەرەس و بێگومان ئەمانە هەمووی بەرهەمی خۆماڵین ئەمە چییە؟ ئەمە نانە بەرەوە نانە هەنجیرە نانە هەنجیر بەرێ لەبەرەوە ئێستا نانە هەنجیر بەڕاستی یان تقریبان 2 سال 3 سال پێش ئێستا دکتۆر ژیان ئەمە بۆ مەسەن لە تورکیای هاوردەی بکەین هەنجیرمان هەیە هەنجیری خۆمان هەیە کوردستان مەشڵەن دەورەمەندە هەنجیری باش هەیە ئەو کاتی کە هەنجیر هەیە بەبێ ئەوەی ینی برێن مواد حافیزەوە شتی و بەکاربێنین زۆر ئاسانە هەر کەسەتانی لە ماڵەوە بۆ خۆی کاتی هەنجیر هەیە درستی کاتن شەیەکە زۆر ئاسانە هەنجیرەکەی دینی جوان دەی شۆیەوە پاچی دەکەیەوە دوای ترە لە خەڵات دەی لە بەرۆی هور بێتن ئەو کاتێ لەسەر سنێکی دانێ و لە بەڕۆژ و قماشێکی تەنکی بەسەدا ئەدەی و ئیتر دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەتوانی بیخۆی زۆر تەبیعی و ئاسانە شێوای دروستکردنەکەی ئەتوانن نەگەر هەندێکیش ئەتوانن تامی بکەین وەڵاهی ئەگەر آخر نابێت و ئەزیێتەوە شتانە وەزعەکەت کووە وەزعەکەم باشە ئەم پەیامە بگێنە بە مناڵەکانت بگێنە بەنەوەی نەوەکانیشت ئەم پەیامە دەوێت بگاتە حکوومەتیش باینجان و تەماتە و کوولەکە و بامیە و هەرە فەرمانە ساوەرە سادەترینیان هەستیاریە خەتەرترینیان شێر پەنجەیە ئەم خینی کوێ درا احتیاجی دکتۆر وەڵا بەتامە خۆشە فعلا ئارە وەڵا دەستت خۆش بێت ئەوەش ئەومان لە بیرتو دکتۆر جان ئەوەش هەنجیرە تامەشی تایبەتی هەیە لەگە جێز بخورێتن هەنجیرە و بەرێ گوێزی لە نێودانرا بەریاتوانی مەسەن جێز بەکاردێنانی باوی لەگەر بەکاردێنی کاکرە فستەقی لەگەر بەکاردێنی ئارەزی خۆتە چۆن پێ باشەوەیە من ئەگەر ئەم هەموو شتە بخۆم ئەمڕۆ دەوێت بەتڕە لێ بمبەنەوە خەی ناکە سپاس دەکەم دەست خۆش بێ دەستان خۆش ماشەڵڵا ماشەڵڵا وەزعەکەت کووە وەزعەکەم باشە باش دڕوە باشە تقریبەن ئامادەیە بەزدارێ تامی ناکەین ئێستا ئامادەیە ئەگەر تامی کەیت پورە شکری جگە لەمە باوەشتان پێ بڵێن بە ئاشکرات کەم جگە لەمە
کۆمەڵی خۆراکی کوردی باشی بۆ ئامادە کردوین دەینەوە لای بە خۆراکی کوردی نانی نیوەڕۆ نۆش دەکەین. دەست خۆش بێ. زۆر سپاس دەکەم. دکتۆر دارە تۆ نیوەڕۆ لێرە داوەتین؟ طبعاً داوەتی پورە شکرین. باسی ئەوە نەکرد. ئەخرشتم بەس خۆم بخۆم. چینەوە ئەو لە تۆ بفەرمەوە ئەوێ من یەک شت بۆ بینەران باز دەکەم. بڵێن چییە؟ فەرموو کاکتۆر بفەرموو. ئێستا بۆ منداڵان و بۆ نەوجەوانان و بەڕاستی بۆ گەورانیش، بەڵام ئەمە بۆ منداڵان دیزاین کراوە. ئێستا تۆ وای دانێ خۆراکێک لە کێڵگەیەکی یەکێک لە وڵاتەکانی دەوروبەری ئێمە مادە خامەکەی بەرهەم هاتووە. هەنگاو بە هەنگاو لەگەڵم بە. ئەم خۆراکە تا دەگاتە نێو گەدەی ئێمە چی بەسەر دێت؟ بە وردی لەگەڵم بە. ئەم پەیامە بگێنە بە مناڵەکانت، بگێنە بەنەوەی نەوەکانیشت. ئەم پەیامە دەبێت بگاتە حکوومەتیش، بگاتە دەسەڵاتداریش. ئەم خۆراکە کە ئاوا جوان پێچراوەتەوە و ڕەنگا و ڕەنگ و تەرتیبات هەر حەزەکەی سەیریکەی لە نێویدا چی هەیە؟ سەیریکە. ئەمە ئەو کێڵگەیەیە بۆ نمونە لە وڵاتێکی دراوسەی ئێمە یا لە وڵاتێکی دوور مادە خامەکەی لێ بەرهەم هێنرا کێڵگەکە. لە کێڵگە مادە خامەکە دەگوازرێتەوە بۆ کارگە. گوازرایەوە بۆ کارگە. لە بەردەمی کارگە وەستاین و لە کارگەکە دانرا. ئەمە باسی وڵاتێکە کە بەردەوام بەرهەمەکانی بەرهەمە خۆراکەکانی دەنێرێ بۆ کوردستان یا بۆ ئەو وڵاتێکە توی تایە دەژیت. گرنگ نییە لە هەر وڵاتێکی دنیا بژیت. باشە ئینجا لە کارگەکە ئەمە گواستنەوەکە بوو. لە کارگەکە مادەکە ئامادەکرا. بێگومان کۆمەڵێک مادەی پارێزەر و زیادکراوی تێکران. دیسان تڕێلەکە ئامادەیە دەیگوازێتەوە بۆ سنوور. جارێ باسی سنوورتان بۆ ناکەم. ئەم گواستنەوەیە بەس ئەم گواستنەوەیە چی گۆڕانکاریەکی بەسەر خۆراکەکانمان هێناوە و ئەو خۆراکانە هێناوە و چ مەترسیەکە لەسەر ئەو خۆراکانەی کە ئاوا جوان پێچراونەتەوە و ئێمەش دەیان خۆین. باش وەرنە ئێرە. وەرنە ئێرە سەلامەتی خۆراک لە کاتی گواستنەوەدا بابەتێکی یەکجار گرنگە. سەلامەتی گواستنەوەی خۆراک لە ڕۆژانەتەکە. چۆن خاڵێکی خێراتان پێ دەڵێم ئەمە بەس لەسەر گواستنەوەیە ها. لە باسی گواستنەوەیە. ئەو ئۆتۆمبیلەی ئەو بار هەڵگرەی کە تایبەت کراوە بە گواستنەوەکە دەبێت مەرجی تەواوی تێدا بن کە بشێت بۆ گواستنەوەی بەرهەمە خۆراکەکە. ئایا ئەمە هەیە؟ نازانین، دڵنیانین. پلەی گەرمی نێو بار هەڵگرەکە، یعنی پلەی گەرمی نێو کۆگای بار هەڵگرەکە پلەی گەرمێکی گونجاوە یان نا، نایزانین. ئایا مادەکان مادە خۆراکەکان بەجیا دانراون یان تێکەڵ هەمووی لەناو بار هەڵگرەکە هەڵگیراون چونکە دەمانەوێت خێراخێرەبی گوازینەوە و قازانجە مەسەلەکە بازرگانیە. بۆ نمونە ماسی و ماستی پێکەوە دانەوە. اینجا خاڵێکی دیکە ئەو مادە پارێزەرانەی کە خراونەتە نێو ئەو مادەیەوە، نێو ئەو بەرهەمە خۆراکیەوە. ئەو مادە پارێزەر و زیادکراوانە چین کە دەخرێنە نێو بەرهەمە خۆراکیەکان بۆ ئەوی تەمەنیان درێژکرێتەوە. وەرنە ئێرە خۆراک بە شێوەیەکی گشتی خۆی ئەگەر تەمەنی درێژ نییە پاش ماوەیەکی کورت تێک دەچێت. دەڵێن کە ڕووی هەڵهێناوە و تێک چۆ، بەڵام لە سوپەرمارکێتەکان لەسەر ڕەفەکان دانراوە هیچ عەیبیان نییە. بە مانگ دەمێننەوە بۆ چونکە پارێزەرەکانی تێکراوە. باشە پارێزەرەکان دەخرێنە نێو بەرهەمە خۆراکیەکان و بەباشیش لەسەریان نووسراوە.
ئەم هاوڕێکە چەڵەمان سەری دەکا و سەری سوور دەمێنێت نازانێت لە شوێی نووسراون بە شێوەیەکی گشتی خۆراک بە دوو هۆکار تێک دەچێت بە ئۆکسان و بە زیندەوەرە وردەکان ئەوانیش میکرۆبەکان ئەوان بەکتریا و کەڕوەکانن اینجا ئێستا ئۆکسان باز دەکەین و زیندەوەرە وردەکانیش باز دەکەین کە چۆن خۆراکەکان تێک دەدەن و تەمەنی خۆراکەکان کورت دەکەنەوە با بڕۆین ئەمە بەکتریا و ئەمەش کەڕ و جوان جوان دانیشتون بەسەر خۆراکە و خەریکی بۆ گەنیکردنی خۆراکە ئەگەر بیخۆین نەخۆش دەکەوین وەکو ئەم هاوڕێمان هەندێک جار هەر بەبۆن هەستی پێ دەکەی کە خۆراکەکە تێک چووە ئەمە بە کەڕ و بەکتریا ئەمەشیان بە ئۆکسان خۆراکەکان بە ئۆکسانیش تێک دەچن کردداری ئۆکسان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی تێکچوونی خۆراکە وەکو ئەم سێوە ئەی چۆن ئەو خۆراکەم ئەف سێوە خۆراک بەگشتی و ئەم سێوە پارێزرێ هاتن بیریان لەوە کردەوە کە کۆمەڵێک مادە بەکاربهێنن ئەو مادانە پێیان دەگوترێت سەیریکەن بۆ ئەوەی خۆراک پارێزین لەو کەڕ و بەکتریا و شتانە لە ئۆکسانەوەنە پێیان دەگوترێت پارێزەر و زیادکراوەکان پارێزەر و زیادکراوەکان ئەوانەی کە تاوەکو ئێستا لە کۆنەوە بەکار هاتوون یەکە لەوانە سرکەیە لەبەرەوەی ترشی نێو خۆراکە زیاد دەکات و بە مەکانزمێکی زانستی وا دەکات خۆراکە تەمەنی درێژ بێتەوە بێگومان ترشی بەنزۆیک یەکێ لەوانەیە ترشی سۆربیک یەکێ لەوانەیە بەڵام ئایا ئەمانە سەلامەتن ئەمە پرسیارە گرنگەکەیە ئایا ئەمانە کە دەخرێنە نێو خۆراکە هاوردەکراوەکان سەلامەتن بێگومانێکە لەو کێشانەی سادەترین کێشە کە دروستی دەکەن هایپەرئەکتیڤیتیە فرەجوڵەیە لە خۆتەوە نازانی بۆچی ئەمەد بەسەر دێ یەکێ لەو مادانەی کە بەکاردەهێنرێ شەکرێکی زۆر دەخرێتە نێو خۆراکانە یان خۆیەکی زۆر دەخرێتە نێو ئەو خۆراکانە بۆ ئەوەی تەمەنی درێژ کرێتەوە چۆن تەمەنەکە درێژ دەکەنەوە ئاوەکە هەڵدەمژن ئەگەر بەکتریاکەش لەوێ ئاوی تێدا بێ هەڵی دەمژن و بەکتریاکە دەکەوێت و دەمرێت بەم جۆرە تەمەنی خۆراک درێژ دەبێتەوە بەڵام کەسەکە دەیخوات شەکرێکی زۆر و خۆیەکی زۆر تووشی نەخۆشەکانی دڵ بەرزەپەستانی خوێن نەخۆشەکانی لەکانی خوێن شەکرا هەروەها ڕەنگە بابەتێکی تریش بێت نایترایت و نایترەیت بەڵا گەورەکان ئەمانەش دەخرێنە نێو هەندێک خۆراک بۆی تەمەنیان درێژ کرێتەوە تۆ خۆراکەکە دەبینی ئایبی نییە باشە لەوانەیە حەز بکەی بیخۆی بەڵام نایترایت و نایترەیت خۆیان هەڵدایانێ هەر خۆراکێک هۆکارن بۆ تەمەندرێژی خۆراکەکە بەڵام هۆکارن بۆ توشبوون بە چەندین نەخۆشی سادەترینیان هەستیاریە خەتەرترینیان شێر پەنجەیە ئەو خۆراکانەی کە تۆ دەیانکردی هیچ وڵاتانی دیکەن هاور دەکراون ڕێگەیەکی دووریان بڕیوە پێویست بووە کە ئەمانەی تێبکرێت بۆ ئەوەی تەمەنیان درێژکرێتەوە وەرنەوە ئێرە دەستان خۆش اینجا ئێستا هاتینەوە جارێ ئێمە بەس لە ڕێگەین جارێ لێلەیە هاتینە سەر سنوور لێرە وتمان لە کارگەکە ئامادە کراو گواسمانەوە بۆ سەر سنوورەکە با لەولا بێت هاتین هێنامانە سەر سنوور لە سەر سنوور ئەم پۆلیسە وەستاوە ئەمە وەستاوە لەسەر سنوور پێمان دەڵێ بوەستن لێرە تاقیگەیەکی زۆر گەورە و گرنگمان هەیە خۆراکەکانتان دەپشکنین ئەگەر خۆراکەکانتان هەر مادەیەکی خراپی تێدا بێت ناهێڵین داخلی وڵاتەکەمان بێت چونکە ئێمە خەڵکی خۆمانمان خۆش دەوێت ئەو تاقیگەیە بە نوێترین تەکنۆلۆژیا بەردەستەکان دەوڵەمەند کراوە هەموو شتێکی تێدایە بەڵام ئەم تاقیگەیە لەسەر سنوورەکانی ئێمە نییە بەم شێوەیە نییە یعنی ئەو خۆراکەی کە لێرە هات دێتە سنوور و لە سنوور تاقیگەیەکی ڕەمزی ڕووکەشی سادەمان هەیە ئەو وردەکاریانەی کە لە وڵاتان دەکرێت لای ئێمە ناکرێت هەرچیان تێکردبێت لەوێ بەخێر بێت سەر و سەرچاو لە سنوور داخل بووین هاتین بێگومان ئۆردەر کراوە دێتە کۆگا گواسمانەوە بۆ کۆگا ئەوە دێت ئێستا جارێک کۆگاکەمان ببینن کۆگاکەمان چەند قشتە تڕێلەکە هاتە بەردەم کۆگا لە کۆگا بێگومان ئایا کۆگاکەمان بە باشی کۆنتڕۆڵ کراوە ئایا هەموو مەرجەکانی هەڵگرتنی خۆراکی تێدایانە ئەمە بابەتێکی دیکەیە لە کۆگا دەگوازرێتەوە بۆ مارکێتەکانمان
ئەمەش مارکێت واسمانەوە بۆ مارکێت ئایا مارکێتەکان هەموو مەرجەکانی سەلامەتی پلەی گەرمی شێ تێکەڵی دانان شێوازی دانان تیشکی ڕۆژ ئەمانە ئایا ئەمانە هەمووی حسابی بۆ کراوە والله ئاعلم ئەمەش ئەو هاتین لە مارکێتەکانمان دوایی ئێمەش چوین لە مارکێت داچی منداڵان گوتی بڕۆ ئەو شتانم بۆ بێنە دەبێ بڕۆی لیستەکەی بۆ بێنی جوان و ڕێکوپێک چویتە ئەوێ یەک لادان بکەی لە لیستەکە دوایی دەقەومێ هاتیە مارکێتەکە بابەتەکانت هەڵگرت جوان جوان هاتینە چێشخانە لە مارکێتەوە هاتنی چێشخانە یعنی مەتبەخی ماڵێ چێشخانەی ماڵێ باسی دەرەوە ناکەم لە ماڵەوە ئیتر تۆ لیستەکەت هێناوە هەموو شەکان هێناوە خۆراکانی کە هی فلان وڵاتن هێناتە ماڵەوە و داتنا لە چێشخانەکە دوای ئەوە خۆراکە خۆت و دایکی منداڵان دروستان کرد و تەرتیبات هێناتانە سەر مێزی خواردن یا سەر خوانی خواردن یا سەر سفری خواردن و خواردت و چوە نێو گەدەت لە کێڵگەوە بۆ نێو گەدە بەو هەموو مادە سەیر و سەمەرانە بەبێ ئەوەی کەس بە ڕێڕەوی گواستنەوەی خۆراکەکە بڵێ لەل هاتە نێو گەدە اینجا بە تەمای خوای وەچی فلکەی بە تەمای خوای ئاوا ئەمە ڕێڕەوی خۆراکێکی هاوردەکراوە کە لە وڵاتێکی دەوروبەرمان یا لە وڵاتێکی دوور دێ بەو شێوەیە دەگاتە نێوگەدەی ئێمە و دوای چیمان لێ دەکات و چی لێ کردوین دیارە بەڵام چیمان لێ دەکات لە داهاتوودا خراپتر اینجا باسی گەدەمان کردو کاتیش کاتی خواردنی نیوەڕۆیە بەڵام ناوبڕێکی کورت وەردەگرم بمێنەوە لەگەڵمان بۆی بزانین لە نیوەڕۆدا پورە شکری چی بۆ ئامادە کردوین کە خۆراکی کوردەواری خۆماڵی 100% لەگەڵمان بمێنەوە دەست خۆش